هونەرمەندان و شانۆکارانی شاری کەرکووک زۆر ئاکتیڤن و بە تایبەتی شانۆکارانیان زۆر کات بەرهەمی نوێیان دەبێت و هەر لە مانگەدا چەند بەرهەم و چەند نمایشێک لە شاری کەرکووک نمایش کراوە. لە ئێستادا شانۆکارانی شاری کەرکووک خۆیان ئامادەکەن بۆ پرۆڤەکردن لە کارێکی نوێدا کە ئەوی شانۆیەکە بە ناوی دڕک. ئەم شانۆیە کۆمەڵێک لە گەنجانی شاری کەرکووک تیایدا بەشدارن. گروپی شانۆی دیالۆگ لە کەرکووک خۆی بۆ کارێکی شانۆی نوێ ئامادە دەکات. گروپی شانۆی دیالۆگ لە نوێترین بەرهەمیدا بەناونیشانی شانۆی دڕک دیارە دوای مانگێک لە مەشق و ڕاهێنان و لێگەڕین بابەتێکمان دیاری کردووە کە یەکێک لەو بابەت و حەقیقەتە شاراوانی نێو کۆمەڵگەی کوردی و بەتایبەت نێو هونەرمەندان ئێمە هەمیشە هەوڵ دەدەین ئەو شتانەی کەوا نابینرێن ناوترێن نابیسترێن ئێمە بیدەین بە گوێ بینەرانمان پیشانیان بدەین. حەقیقەت ئەمیکیشە تەموو مژەکرێت مکیاژ و ئارایشەکرێت بۆ ئەوەی بشاردێتەوە، بەڵام ئێمە حەقیقەت بەبێ هیچ هاریشەکردنێک بەبێ هیچ مکیاجکردنێک بەبێ هیچ دەستکاریکردنێک پێشانی ئەدەینەوە بە بینەران ئەیدەینەوە بە گوێ بینەران بۆی بتوانین بەهێزترین کاریگەری لەسەر بینەرانمان دروستکەن. گروپەکە لە قۆناغی پرۆڤەدان بۆ دەرەنانی شانۆی دڕک بۆ ئاشنای بینەرانیانی بکەن. ئێمە ماوەیەکی زۆرە خەریکی پرۆڤین، نزیکە بێتەوە لە مانگنیوەیەک یاخود زیاتر لە دەرەنانی کاگە حەمەی شانۆیە و بەنواندنی میناجاف و بەڵێن و محەممەد عەلی و محەممەد بەرزان و هەروها شانەکتەرێکی تر. لە چاوی ڕابردووە ئێستاکە کۆمەڵە گەنجانێکی تر هاتوونەتە نێو فەزاکەەوە، هاتوونەتە نێو شارەکەەوە، هاتوونە خەریکن بەهرەکانی خۆیان ئاشنا بە خەڵکەکەن. بۆیە ئێستاکە قۆناغێکی ترە بۆ ئێمەی گەنج بۆ ئەوی لە شانۆیە شانۆ بەرەو بەرزتر و بەرەو باڵاتر برین. ئەم شانۆی دڕک ئەم شانۆیە باز لە کۆمەڵێک نەهامەتی و ئازاری هونەرمەندانەکە و باسی ئەوەش ئەکات کە ئەو ڕفتار و هەندێک گرفت و شتی ناشرین هەیە لە ناو کۆمەلگایە کە خەڵک ناتوانێت باسیکە و بە ناشرینی ئەزانین، بەڵام ئێمە لە ڕێگەی شانۆوە ئەیخینە بەڕووی بینەران و ئەمڕۆژ نزیکەی مانگێک و شتێکە ئێمە پرۆڤەی لەسەرەکەین. ئیشەڵڵا ئەتوانین بە شێوازێکی جوان و بە کۆمەڵێک یارمەتی دەر و هەروەها دەرهێنەران کە زۆر ئیشیان لەسەر کردووە بە شێوازێکی جوان بگەین بەر بینەرانمان. شانۆی دڕک باس لە ئازارەکانی نێو کۆمەلگا دەکات، وەک دەرهێنەری شانۆیەکە ئاماژەی پێدەکات دەیانەوێت ئازارەکانی نێو کۆمەلگا بدەن بە ڕووی لێپرسراواندا بۆی چارەسەریان بۆ بدۆزرێتەوە.